سڵاتان لێ بێ هیوام هەمولایەکتەن دروست باش و دڵخۆش بن و خوای گەورە ڕۆژ و تاعاتی هەمولایەکمانی قبول کرد بێت ئینشاءالله. خۆشحاڵم کە دووبارە بوومەوە میوانی ماڵەکانتان. خۆشەویستانی من لە پرۆگرامی ئەوڕۆی خوانینیگەر خواردنێکی ئاسان و بەتام حازرەکەین. ئەویش قڕنابیتی کرسپیە خرمەدارە. قڕنابیتم هەیە لە بۆ ئەو خواردنە و هەروەها بەخسەماتی کنتاچی حازرم هەیە کە لە بازار زۆر بە ئاسانی دەستەکەوی و جگە لەوەش ئاوی لیمۆن پێویستە، خێ هەروەها بیبەری ڕەش و کاریم پێویستە، لەگەر کەمەک ماست و یەکدانە هێلکەشم پێویستە. جگەلەوە شیرینی لقمەقازی دروستەکەن، یەکە لە شیرینیە باوەکان بەڵام بە شێوازە دروستەکەم کە خرمەدار بیتن بامان شێوەی قڕنابیتەکەم. لە بۆ لقمەقازیەکەم پێویستم بە ئارد هەیە، یەک پەرداخ ئاردی گەورە. قیاسەکان بە ئارەزوی خۆتان ئەتوانن بیگۆڕن، زیاد یاخود کەمی بکەن. ئەمن لێرە یەک پەرداخی گەورە ئاردم هەیە، هەروەها دوو مراک نیشاستم هەیە، یەک دانە هێلکەش بەکاردینم، لەگەر کەمەک لە خومرەی بەکاردینم و یەک دەنێک خێش بەکاردینم و یەک مراک لە زەیتی جیانیش بەکاردینم و هەروەها ئاویش بە پێی پێویست تێیەکەم. شیلەکەشم حازر کردێ پێشوەختە لە بۆیم گرتیتۆ. لە بۆ شیلەکە پێویستم بە یەک پەرداخ ئاو و دوو پەرداخ شەکر هەیە، لەگەر کەمەک ئاوی لیمۆ. هەروەها بە ئارەزوی خۆت ئەتوانی لیمۆی لە بۆ زیاد کە یاخود دارچینیان هێل هەر شتێک کاتو بتەوێ تامی پێخۆش بێ. ئێستا دەستەکەم بە دروستکردنی قڕنابیتەکەم. قڕنابیتەکانم پارچە پارچاکەم و کەمەک ئەیان کورێن، بەڵام زۆر نابی بکورێ. کەمەک زەردیانەکەم لە ناو ئاوی، پاشان دێمەوە دەستەکەمەوە بە دروستکردنی کە بە شێوازی کرسپی دروستی بکەین. زۆر ورد ناکەم قڕنابیتەکان بەو شێوەیەی پاشەوە کە هەموو قڕنابیتەکەم ورد کرد ئەوجا لەسەر ئاگرێکی نزم دایەنم، بەڵام کەمەک ئەیکورێنم، زۆر وردی ناکەم. قڕنابیتەکەم ئەکورێنم و ئەگەڕێمەوە. هێلکە و ماستەکەی تێکەرەکەین بەو شێوەیە جوان لێ چێدەن تاوەکو ماستەکە و هێلکەکە بە تەواوەتی یەکگری. ئەوجا دێن بیبەری ڕەش و هەروەها خێ، لە پاشانیش کاری. ئەوجا دێن ئاوی لیمۆکەشی لێ زیادەکەین بەو شێوەیە. پاشەوەی کە قڕنابیتەکەم کورە دێنم لەناو ئەو سۆسەی دانم جوان تامی ئەو سۆسەی وەربگری، پاشان بەو بە قسەماتی جوان تێکوێرە دەم و ئەوجا دەستەکەم بە سۆرکردنەوەی. کەمەک دایەنم بەو شێوەی لێ ئەگەڕێم هەتا تامی خۆ بە تەواوەتی وەربگری و قڕنابیتەکەشم حازر ببی. خۆشەویستانی من ئێستا دەستەکەم بە دروستکردنی لقمەقازیەکەم. هێلکە و لە پاش هێلکەکەی یەک مراک ماست لێ چێدەم جوان. ئەوجا دێم کەمەک خێل و زیادەکەم زۆر کەم خەیەکە. ئەتوانی شەکریش بەکاربینی، بەڵام ئەمن حەزم لێنێ شەکری تێدا بەکاربینم. خۆمرەی تێکەم
تقریبا 1 مراچی کوب کەمتر خۆمرەی لۆزیا دەکەم، پاشان ئاو، بەڵام زۆر ئاوی تێ ناکەم، نیو پەرداخ تقریبا ئاوم تێ کرد لەبەرەوەی نامەوێ هەویرەکەم شل دەربچی. لە پاشان نیشاستە ئەو جەوردەور دەدێم، ئاردەکەشی لۆزیا دەکەم. جوان لێ چێدەم هەتاوەکو هەویرەکی زۆر جوانم دەستەکەوی. پاشەوەی کە هەویرەکەم حازر بوو، ئێستا ببینن جەماعەت هەویرەکەم پێویستی بە ئاویە، ئاوی کەم کردێ لێ کەمەک ئاوی لۆزیا دەکەم. نابی هیچ کاتێک ئاوەکەی بە تەواوەتی لە بۆ زیادکە یان ئاردەکەی بە تەواوەتی هەموو تێ بکەین ناوی. بەو شێوەیە جوان لێ چێدەم، دایانێم لە ماوەی 15 لۆ 20 دقە، پاشان دەسەکەین بە سۆرکردنەوەی لوقمە قازیکەم. خۆشەویستانی من، وەچی دیتان ئەوە شێوەی کۆتایی لوقمە قازیەکەم و لەگەر قڕنابیتەکەم. سپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەم بوون. سپاس لە بۆ تورشیاتی زەیتونە، هەروەها سپاس لە بۆ بازاڕی ناوەندی فەرمانبەران کە هەمیشە دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانەی من لە ئەستۆی خۆی ئەگریتن و تەواعەن ناوەندی فەرمانبەران هەمیشە داشکان لەسەر هەموو بابەتەکان و کاڵەکانیانەکەن و سپاس لە بۆ پیشانگای سمارت بۆ ئامێرە کارەباییەکان و سپاس لە بۆ بەرهەمە تایبەتەکانی زیان کامیشە پاڵپشت و پشتگیری پرۆگرامەکانمانە. کابانی ماڵەوە تێکە کە بەرەمەکانی دییان چەندە تایبەتن. سپاس دووبارە کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەم بوون. تا پرۆگرامێکی تر بە خزمەتتان ئەگەمەوە. خواتان لەگەڵ.